یەکێک لە دەنگە لاوە تایبەتەکان دیارە هونەرمەند بۆکان هەورامیە کە خاوەنی چەندین بەرهەمی تایبەتە و بەرهەمی بەشێک لە هونەرمەندانی دیاری کوردی وتۆتەوە. لە ئێستاە ئەم هونەرمەندە سەرقاڵی تۆمارکردنی بەرهەمێکی نوێیە. ستافی کورسار مەگەزین لە کاتی تۆمارکردنی بەرهەمەکە ئامادە بوون، راپۆرتێکیان ئامادە کردووە، پێکۆبینەرە بین و گەڕێنەوەتر. سەرەتا سپاس بۆ کەناڵ جوانەکەی کورسات بەخێربێن سەرچاوم. ئەم بەرهەمە جیاواز لە بەرهەمەکانی پێشوو واتە بەرهەمی خۆمە نوێیە، پێشتر نەوتراوە. گۆرانیەکە بە ناوی شعرێکی عەباسی کەمەندیەوەیە کە لە دیوانەکەی شعرەکەمان دەرهێناوە بە ناوی هەوارگەی هاوار. گۆرانیەکە هەر ستایڵی گۆرانەکانی عەباسی کەمەندیە تەقریبەن، واتە لە بینی سۆرانی و هەورامیایە، تەقریبەن وەکو سنەی وایە زمانەکە. گۆرانیەکە دامان ناوە کە لەبەرەوەی کە شعری مامۆستا عەباسی کەمەندیە بەشێکی گۆرانیەکە، واتە نیوەی گۆرانیەکە شعری مامۆستا عەباسی کەمەندیە، دامان ناوە لە ساڵیادی مردنەکەی بڵاوی بکەینەوە. یەکەم هۆکارەوەیە کە ژینگەکەی دەوروبەرم زۆر گوێیان لەوە گر بە مناڵی. ئەمە هۆکارێکی تری ئەوەیە کە گۆرانیەکانی مەیلە و هەورامین و زۆر گرنگیشی بە ئەدەبیاتی هەورامان داوە. ئەمە هۆکارێکیش هەستەکەم کە دەنگم بۆ ئەو ستایلە جوانە، یعنی لای خۆم وایە، خۆشبەختانە لای خەڵکی ژار بە هەمان شێوەیە. ئەمە هۆکارەکانە تەقریبەن. بێگومان وەرگرتنەوە ئەو فیدباکە لەلایەن خەڵکەوە زۆر باش بوو بۆ من، یعنی سەرەتا خۆم ئەوەم بە باش دەزانی کە گۆرانیەکانی ئەو بڵێمەوە، دواتریش کە خەڵگە بینم بەو شێوە بەدڵیانە بێگومان ئەوە زیاتر پاڵنەرە بۆ من کە لەو ستایلە ئیش بکەم، ئەگەر یعنی هەوڵی خۆمەدەم لەو ستایلە ئیش بکەم. ڕاستی بۆ بەرهەمی نوێ حتممە بێ شتێک بێ بەدڵە بێت، هەم لە ڕووی تێکستەوە هەم لە ڕووی ئاوازەوە. یعنی مەرجنیە تۆ ئاوازی زۆر هاتووەتە بەردەسم، تێکستی زۆر هاتووەتە بەردەسم، مەرجنیە تر گۆرانیە بکەی بەس ناوی بنێ بەرهەمی خۆ لەبەرەوەی بەرهەمی خۆت هەبێ. ئەکرێ و گۆرانیە وابێ کە لە ئیشەکانی پێشووترە کەم نەکاتەوە، زیاتر لیڤڵێکی تر بوو باتە سەرەوە نەکبووێنێتە خوارەوە. واتە من چاوەڕێی ئاواز و تێکستی باشم کردووە، هیچ پەلەم نییە، یعنی دوای ئەمەش هیچ پەلە ناکەم تا ئاواز و تێکستێکی باشتر گۆرانیەکی جوانتر دروستەکەم. مەرجنیە هەموو مانگێ گۆرانیەکەمە بێ، با ساڵی گۆرانیەکەمە بەنیازین بیکەین بە کلیپ لەگەڵ هەر ڤینۆ گروپ، هەر لێرە تۆماریەکەین وەر ستافەکەی ئێرەشەیکەن بە کلیپ.